مێژووی مرۆڤایەتی بە دەگمەن ڕوبەڕووی حاڵەتێکی وەها بووەتەوە. تارماییەکی مەترسیدار هەموو لایەکی گرتووە. ڤایرۆسی کۆرۆنا ئافاتی سەردەم. ساڵێک پێش ئێستا یەکەم حاڵەتی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کرا. ڕۆژانێک توشبوون بە کۆرۆنا وەکو عەیبە بوو لە کۆمەڵگادا. کەسانێک کە تووشی کۆرۆنا دەبوون دەبوو بە نهێنی توشبوونەکان بهێڵنەوە. بەڵام کچێک ئەم ڕێچکەی شکاند و توشبوونی خۆی بە ڤایرۆسەکە ڕاگەیاند. ئەو چیرۆکەکەی لەوەوە دەست پێ دەکات. لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا هەمومان ئەزانین کە هیچ کەسێک باوەڕی بەم ڤایرۆسە نەبوو. ئەویش لەبەرەوەی ئاینود ڤایرۆسەکە ناڕاستە و دروست نییە و هیچ ڕاستیەک نییە. بەڵام من هۆکاری توشبوونم بە ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی ئیشکردن بوو لە سنتەری کۆرۆنا کە لە عەلیناجی ئیشەکەم. بۆ هەوە من توش بووم کە بەرکەوتنم لەگەڵ توشبوان و گومانلێکراوانە هەبوو. سواب بووم وەرەگرت و لەو ڕێگەیەوە توش بووم و لە مانگی 4 توش بووم. و برکردنەوەی خەڵکیش کاتێک کە من توش بووم زۆر جیاواز بوو. چکە هەنە کەسێ وت هیچ ڕاستیەک نییە، ئەمە تەنها نمایشێکە بۆ ئەوەی ڕۆڵی تەندروستکاران یاخود تەنها بۆ ئەوەی شتەکە گەورەکەن، یاخود هەنێ کەس کە توش ئەبوو و زۆر حاڵەتە بوو لە ناو خەستخانە. من ئەوم بە چاوی خۆم بینی کە دوو خەستخانەم کرد کاتێکە توشبووی کۆرۆنا بووم. زۆر کەسم بینی توش بوو، ناڕەحەت بوو، لەسەر ئۆکسیجین بوو، ناساغ بوو، تاکو نەچیتە ناو خەستخانە نەتەبینی کە ئەنی بەتەواوەتی ڕاستە. بەڵام من ئەوم سلمان و بڵاوم کردەوە کە من توشبوویەکی کۆرۆنام و لە ڕووی دەرونیشەوە باش بووم لەبەرەوەی هاوڕێیانم، خێزانەکەم و هەروەها ئەو ستافی کە لەگەڵ یا ئیشەکەم بە بەڕێوەبەرەکەشەوە لەگەڵ من ئاماندوو بووە. حاجی عەبدوڵڵا ڕۆژانێ لەگەڵ تیمەکەی کارێکیان دەکرد کە تراژیدیای کۆرۆنای لێکۆبووەوە. ئەوان تەرمی قوربانیانی کۆرۆنایان دەناشت. باسی کاریگەرترین چیرۆکی مردن بە ڤایرۆسەکە دەکات. کۆمەڵە حاڵەتێکی تراژیدای بەڕاستی ئەو کاتانەی کە ئێمە بینیمانە لەو کاتێکی گیانی سپاردووە یان بە تایبەتی لەو کاتانێکی ئێمە لە بە خاکمان سپاردووە تراژیدیەکان لەوەشە بەڕاستی بە زمان و بەبوونی واقع نەگێڕێتەوە، بەڵام بەڕاستی هەستمان بەبوونی ئازارێکی زۆر کردووە. تۆ بێنە پێشاوی خۆ ئازیزترین کەسی لە دەستبەی نەتوانی بیشۆری، نەتوانی لەگەڵ یابی، نەتوانی وەکو پێویست کفنیکەی، نەتوانی بە خاکی بسپێری، نەتوانی پرسەی بۆ دابنی، نەتوانی ئەو حاڵەت ئیجتیماعی بە تایبەتی لە ناو کوردەواری ئێمەدا کە بە شێوەیەکی فراوان بەداخەوە لەوەی حاڵەتی کۆمەڵایەتی ئێستا لە هەرێمی کوردستان شەکار بوو بێت و ئێستا خەڵکی بە زۆری دەڵێ بەس پرسەکەمان بە پرسەکەشتان نەیەڵا. بەڕاستی کۆمەڵە حاڵەتێکی زۆر تراژیدیای زۆر تێدا بوو. ئەو مەترسەی کە ئێمە لە ڤایرۆسەکە تێکەشتی بووین ناحەقی خەڵکەکەش ناگرن ئەوانە بەڕاستی بەو شێوەی لی تێنەگەشت بێتن. ئێمە وامان هەز دەکرد ئێمە چاوڕۆشینین ئەو خەڵکە خزم و کەسوکارەکانی لەوەشێ بڵێم کەمینێ لە بەردەمانیابێ ئەوان پێیان نەزانێ، بەڵام ئێمە خۆمان کردبوو بە قەڵغان بۆی نەکەوتنە ئەو کەمینەوە تەنها بۆ پاراستنی خزم و کەسوکارەکانەوە بۆی بوونی حاڵەتی ئەو ئازیزیان لە دەدا و ئازیزی تریشان لە دەدەن. بەڕاستی یەکێ لەو حاڵەتانەی 16 مانگ وابزانم ڕۆژێکیان بوو 16 کەیسمان هەبوو، بەس تەنها لەو گۆڕستانە ئێمە ئەو ئێوارە 12مان ناشت. بێنە پێشاوی خۆ 12 کەس 12 بنەماڵە 12 کەس سایەتی ئەم شارە لە بوونی و سەرقەبرانەدا کۆ بێتەوە چەندێ ناڕەحەت بێ. هەتا خەڵکەکە بەڕاستی ئەوەنە دەترسا خۆ ئاگادارە جەنازە هەبوو ناشتومە 5 ساری بە دواوە کە چوومەتە سەرقەبرانەکە بەس مێردەکەی بەتەنیا ماوەتەوە، کەسی بە دەرەوە نەمابوو، کەسیشی لەگەڵمانە نەهاتووە، چونکە لە بوونی حاڵەتەکە زۆر دەترسان. دانیشیان زۆر بەنامە ناڕەحەت بوو کە کوڕێکی گەنج بوو مێرد خێزانەکەی بەس بەتەنیا لەگەڵ برایەکیان لەگەڵیا هاتبوو، حاڵەتێکی زۆر ناڕەحەت بوو. بەڕاستی ئێمە لای ئێمە هەستی مرۆڤایەتی زاڵ بوو بەتەر هەموو حاڵەتەکانی تدا، هەر هەمیان بەڕاستی بە یەک چاو سیرمان دەکرد، چونکە ئەو کەسێک کە کۆچ دەکات هەرچی بێ مرۆڤێکە، هەرچی بێ ئازیزێکی بوونی منەماڵەکەیەکی لە دەستی دەچێت. لە ڕووی زانستی پزیشکیەوە کۆرۆنا ئەزموونێک بوو بۆ ئەو بوارە. لەگەڵەوەشدا باشترین ناوەندە تەندروستیەکانی جیهانی بە چۆک داهێنا.
ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیاندا ڤایرۆسێکی نوێ بوو، تەعاملکردن لەگەڵی قورس بووە شتێکی نوێ بوو، ڕەنگە زانیاریەکان لەسەری زۆر کەم بوو لە سەرەتاوە و ئەوەی گرنگە بەلای ئێمەیان هەموو جیاندا پەیامێکی گەیان کە ڕەنگە کەرتی تەندروستی نەک ڕەنگە با بەڵێن بە دڵنیاییەوە کەرتی تەندروستی ئەو کەرتەیە دەبێت هەمیشە لە حکوومەتدا گرنگی تەواو و پێش هەموو کەرتەکان پێی بدرێت، چونکە ڕەنگە بوونی زۆعفە یان کەرتێکی تەندروستی خراپ لە وڵاتەکە تا وەبایەکی لەم شێوە بڵاو بێتوانێ تۆ ئەو وڵاتە ئەو حکوومەتە ئەتوان بڵێم ئەو میلەتە تووشی نەمانیان داڕوخانێکی تاوا بێ و ئەوەی بینیمان ئێمە لە وڵاتی زۆر پێشکەوتوو کە ڕەنگە لە ڕووی ئابووری و لە ڕووی زانستیشەوە بەڕاستی لە پێش ئێمەوە بن بەڵام توانای ئەویان نەبوو هەموو نەخۆشە لە ناو نەخۆشخانەکان وەربگرن بەڵام ئێمە سەرڕای قەیرانەکان سەرڕای نەبوونی موچە هی کارمەندان و پزیشکان و سەرڕای هەموو ئەو بارگرانانی کە هەبوو ئەتوانم بڵێم ئەو ڕێگریانەی کە هەبوو ئەوش بەهۆی نەبوونی بوجەی تایبەت بووە بەڵام هێشتا توانیمان شێوازێک لە شێوازەکان بتوانین دۆخەکە بە کۆنتترۆل کراوی بێڵینەوە. پندێکی کوردی هەیە کە دەڵێت خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ئەو پەندا بۆ حاڵی ئێستای کۆرۆنا زۆر گونجاوترە چونکە تاوەکو ئێستا ئەوەی جەختی لێ دەکرێتەوە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە بەستنی ماسکە نەوەکو وەرگرتنی دەرمان. تەنها زامن بۆ ئەوەی کە نەخۆشیەکە تەشەنە نەکاوزەرە لە ئینسان نەگەیەنێ پابەتبوونە بە ڕێنماییەکانی زۆر وازەحەکەەوە ئەبێ ئێمە خۆمان لە ڕێگەی قەڵەباڵگە لاین دوورکەوتن لەیەک بەکارهێنانی دەمامک ئەگەر نەخۆش کەوتین زووترین کات بچین بۆ لای پزیشک و فەحسمان بکەن ئەگەر عرازمان نەبێ و دەرچ و پۆزەتیڤ بە خۆمان گۆشەگیر بکەین لە جێگایەکە لەبەرەوەی خەڵک توش نەکەین هەموو کایەکانی ژیان تێک چووە لەبەرەوە زەرەرێکی زۆر هەبوو ئەگەر ئەزمموی شەوێت ئەمە لەوانەیە زیانەکەی زۆر زیاتر لە ئەزمونەکە. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا زیاتر لە 108,000 کەس تووشی کۆرۆنا بووە. لەو ژمارەیەش 103,000یان چاک بۆتەوە و 3,519 کەسیشیان بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ئێستاش کۆرۆنا بە بەرگێکی نوێوە دیسانەوە هەڕەشان لە مرۆڤایەتی دەکات و جیهانیش لە شەڕی ڕوبەڕووبوونەوەیدایە. هەوراز ئەحمەد، شارپرێس، سلێمانی.